ئەوەی چەند ڕۆژی ڕابردوو لە لالەزار ڕوویدا تەنیا پێکدادانێکی سەربازی سادە و ڕووداوێکی زوو تێپەڕ نییە، بەڵکو پێویستە ڕەهەندە جیاوازیەکانیشی بکرێنەوە. ڕووداوەکە گەڕانەوە بوو بۆ شەڕی ناوخۆ و بیرهێنانەوەی چیرۆکە تاڵەکانی براکوژی بوو لەسەر دەسەڵات. ڕووداوەکە ترس و دڵڕاوکەی خستە نێو دڵی هاوڵاتیان لەوەی کە هێشتا دەستبردن بۆ تفەنگ و براکوژی لە نێو هێزەکانی دەسەڵاتدا ئامادەیی هەیە بەبێ گوێدان بە لێکەوتەکانی. بەداخەوە بە جۆرێ لە جۆرەکان من ئەم جارە شەڕی براکوژیم جاری کە تیا بینیەوە کە ئەکرا زۆر بە شێوەیەکی هێمنانە حەل بکرێ لە ڕێگای دادگاوە حەل بکرێ و هێرش نەکرێتە سەر ئەو برادرانە لە شوێنێکە ئەتواندا زەفەری پێ ببرایە و دەستگیریان بکردایە و بریویاندایە بە دادگا، بەڵام نە بەم شێوەیە بۆ داخەوە ئەژلم ڕۆشنبیر و خەڵکی حتا لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانیش نایانتوانی ئەو ئێوارەیە بکەونە بینەوە ڕێگە نەدەن ئەم شەڕە ڕووبدا لە نێوان ئەم دوو لایەنە دوو لایەنی سیاسی لە هەرێمی کوردستانە دوو ئامۆزا لە هەرێمی کوردستانە بەداخەوە بوو بە باعیسی ئەوەی سلەیمانی لەکەدار بکرێت. بۆ تێگەیشتن لە قوڵایی نیگەرانیەکانی ئەمڕۆ دەبێت بگەڕێنەوە بۆ لاپەڕە خوێناویەکانی مێژوو. شەڕی براکوژی یان ئەوەی بە شەڕی ناوخۆ ناسراوە لە نێوان ساڵانی 1994 بۆ 1998 ئەو شەڕە نەک تەنیا خوێنی برا بە دەستی برا ڕژا، بەڵکو کوردستانی کردە دوو ئیدارەی جیاواز و برینێکی هێندە خۆڵی لە جەستەی کۆمەڵگەی کوردیدا دروست کرد کە تا ئەمڕۆژ ساڕێژ نەبووە. هەر بۆیە کاتێک ئەمڕۆ دەنگی فیشەکێک لە ململانەیەکی ناوخۆییدا دەبیسترێت، ڕاستەوخۆ دەنگی تۆپ و هاوانەکانی ساڵانی نەوەتەکان لە مێشکی خەڵکدا دەزرینگێتەوە. جیاتی ئەوەی هەواڵی خۆشی چارەسەری کێشەکان و گەشتنی موچە و هەواڵی گەورەتر ببیستن، هەواڵ و دەنگی بۆنی باروت و فیشەک و تۆپ و تانک و ئەمانە بەڕاستی ئەمە بێهیوایی لای خەڵکی کوردستان دروزەکە، زیاترەوە لای خەڵک دروزە بێ بەڕاست کە کورد بە درێژایی مێژوو نەتەوەیە کە ئەوەندەی براکان یەکتریان کشت و ئەوەندەی دژی یەکتر بوون، ئەوەندەی پەلاماری یەکتریان داوە، ئەوەندە بۆ بەرژەوەندی گەل و نەتەوە وڵاتیانە کۆشاون. چاودێران پێیان وایە ئەوەی لە لالەزار ڕوویدا جارێکی دیکە سەلماندنی ئەوەیە کە دەسەڵاتداران هێشتا بە نەفەسی شکاندنی ئیرادەی یەکدی و بەکارهێنانی هێز وەک یەکەم بژاردە بۆ یەکلایکردنەوەی ململانیەکان کار دەکەن نەوەک دوا بژاردە. ڕووداوەکە نیشانیدا کە هێشتا عەقڵیەتی دەسەڵات هەمان عەقڵیەتی دەیان ساڵ لەمە و بەری شەڕی ناوخۆیە و هەموو دامەزراوە ئەمنی و یاساییەکانیش خراونەتە خزمەت ئەو عەقڵیەتە حیزبیەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.